دەستگیرکردنی 154 تۆمەتبار لە ماوەی مانگی 10/11 ساڵی 2017 لە سنووری بەڕێوەبەرەتی پۆلیسی سۆران ڕادەگەینێ. لە ماوەی مانگی 10/11 ساڵی 2017 لە سنووری بەڕێوەبەرەتی پۆلیس سۆران 154 تۆمەتبار دەستگیر کراون لە هەر چوار قەزای چۆمان ڕەواندە سمێرگە سۆران ناوشاری سۆران کامانن یەکەم دەستگیرکردنی 14 تۆمەتبار لەلایەن پۆلیسی نێشتنی تاوان لەسەر ئەنجامدانی دزی جۆراوجۆر کە گشتیان دانیان بە تاوانەکانیان ناوە. دەستگیرکردنی تۆمەتبار بە ناوی ئەلف باڕا لەلایەن نەهێشتنی تاوانی سۆران کە فەرمانی دەستگیرکردنی لە دادگای کەرکووک بۆمان هاتبوو. دەستگیرکردنی تۆمەتبار عینحا بە پێی مادەی 406 لەلایەن نەهێشتنی تاوانی سۆران بە هەماهەنگی لەگەڵ مکافعەی ڕاپەڕین کە تۆمەتبار هەڵسا بوو بە ئەنجامدانی تاوانی کوشتن لە سنووری ڕاپەڕین. دەست بە سەرداگرتنی 4 ئۆتۆمبیلی دزراو لەلایەن نەهێشتنی تاوانی سۆران کە لە شاری هەولێر و ڕانیە دزرا بوون دوای ئەوەی تۆمەتباران هینابوویانە سنووری سۆران بە مەبەستی فرۆشتنیان لەلایەن نووسینگەی نەهێشتنی تاوانەوە دەستیان بەسەرداگیرە تۆمەتبارەکان دەستگیر کران و ئۆتۆمبیلەکان بۆ خاوەنەکانیان گەڕاندرایەوە. دەست بە سەرداگرتنی دوو چەک و چەند مۆبایلێک و هەروەها بڕێکی پارە لەلایەن نەهێشتنی تاوانی سۆرانەوە و گەڕانەوەیان بۆ خاوەنەکانیان. دەستگیرکردنی 4 تۆمەتبار لەلایەن پۆلیسی ناوشاری سۆران لەسەر ئەنجامدانی تاوانی کوشتن. دەستگیرکردنی 3 تۆمەتبار لەلایەن بەشی پۆلیسی چۆمان لەسەر ئەنجامدانی 2 تاوانی کوشتن لە سنووری قەزای چۆمان. دەستگیرکردنی 77 تۆمەتبار لەلایەن بەشی پۆلیسی مێرگەسۆر و بنکەی پۆلیسی خەلیفان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرەتی ئاسایشی سۆران بە پێی مادەی 17 جیاوازات کە هەڵسا بوون بە گواستنەوەی پەنابەری سووری بۆ وڵاتی تورکیا دوای ئەوەی دەستگیر کران و پەنابەرەکانیش گەڕێنرانەوە بۆ شوێنەکانیان کە سەرجەمیان 251 کۆچبەر بوون. دەستگیرکردنی 48 تۆمەتبار لە هەر چوار قەزای سنووری سۆران لەسەر تاوانی جۆراوجۆر. لە ماوەی مانگی 10/11/2017 لە سنووری بەڕێوەبەرەتی پۆلیس سۆران 154 تۆمەتبار دەستگیر کراون کە ڕوبەڕووی دادگایان کراونەوە و سەرجەمیان دانیان بە تاوانەکانیانەوە و هەیانە حالە کراوە بۆ دادگایکردن و هەشیانە بە کەفالەت ئازادکراوە لە ناویشان هەیە تاکو ئێستا دەستە سەرن. دەستگیرکردنی 14 تۆمەتبار لەلایەن پۆلیسی نەهێشتنی تاوانی سۆران لەسەر ئەنجامدانی تاوانی دزی جۆراوجۆر کە گشتیان دانیان بە تاوانەکانیان ناوە. دەستگیرکردنی تۆمەتبار بە ناوی ئەلف باڕا لەلایەن نەهێشتنی تاوانی سۆران کە فەرمانی دەستگیرکردنی لە دادگای کەرکووک بۆمان هاتبوو. دەستگیرکردنی تۆمەتبار عینحا بە پێی مادەی 406 لەلایەن نەهێشتنی تاوان بە هەماهەنگی لەگەڵ مکافعەی ڕاپەڕین کە تۆمەتبار لە سنووری ڕاپەڕین هەستا بوو بە ئەنجامدانی تاوانی کوشتن دوای ئەوەی ویستی بوو لە ڕێی سۆرانەوە سنووری سۆرانەوە خۆی بگەینتە وڵاتی تورکیا بەڵام بە هەماهەنگی لەگەڵ نەهێشتنی تاوانی ڕاپەڕین دەستگیر کرا و ڕەوانەی دادگا کرا. دەست بە سەرداگرتنی دوو چەک و چەند مۆبایلێک و بڕێکی پارە کە لەلایەن نەهێشتنی تاوانەوە دەستی بەسەرداگیرا بوو دوای لێکۆڵینەوە گەڕاندراوە بۆ خاوەنەکانیان. دەستگیرکردنی 4 تۆمەتبار لەلایەن پۆلیسی ناوشاری سۆران لەسەر ئەنجامدانی تاوانی کوشتن. دەستگیرکردنی 3 تۆمەتبار لەلایەن پۆلیسی چۆمان لەسەر ئەنجامدانی 2 تاوانی کوشتن لە سنووری قەزای چۆمان. دەستگیرکردنی 77 تۆمەتبار لەلایەن پۆلیسی مێرگەسۆر و بنکەی پۆلیسی خەلیفان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرەتی ئاسایشی سۆران کە تۆمەتباران هەڵسا بوون بە گواستنەوەی هاوڵاتی سووری بە شێوەی قاچاق لە سنووری سۆران بۆ وڵاتی تورکیا. دەستگیرکردنی 48 تۆمەتبار لەسەر تاوانی جۆراوجۆر لە هەر چوار قەزای سۆران ڕەواندە سمێرگەسۆر چۆمە.